ئەگەرچی زیاتر لە ساڵێکە ڕێکەوتنی سیاسی لە نێوان یەکێتی و گۆڕاندا ئیمزا کراوە و لە بەرچەند هۆکارێکیش هەندێک لە بەرگەکانی ئیمزا نەکراوە، بەڵام هەردوولا بە شێوەی ڕسمی جەختیان کردوتەوە لەسەر پابەندبوونیان بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنەکەوە. لە مادەی 15 ڕێکەوتنەکەدا یەکێتی و گۆڕان ئاماژەیان کردووە بەوەی فراکسیۆنەکانی هەردوولا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان سەرەتا هاوپەیمانێتی دروست دەکەن و دواتریش فراکسیۆنی هاوبەش پێک دەهێنن. لە نێوان فراکسیۆنەکانیشدا چەند کۆبوونەوەیەک کرا و سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر وتی تەنها دیوارێک لە نێوان یەکگرتنی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕاندا هەیە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر. لە چەند بابەتێکیشدا فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان هاوڕابوون و وەک یەک تیمی هاوبەش پێکەوە کاریان کردووە و هەڵوێستیان هاوبەش بووە. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیشدا و لە خاڵی دووەمیشدا بەدەق ئاماژە کراوە بەوەی یەکێتی ڕێکەوتنامەی نێوان یەکێتی و گۆڕان جێبەجێ دەکات و لەو پێناوەشدا سەرکردایەتی هاوبەشی ڕاستپاردووە بڕگەکانی ڕێکەوتنامەکە جێبەجێ بکات. هەر سەبارەت بە هەڵوێستی و خواستی سەرکردەی نێویەکێتی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی جەختی کردوتەوە لەوەی پابەندە بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ڕێکەوتنامەکەی یەکێتی و گۆڕان کە یەکێک لە خاڵەکانی کارکردنە لەسەر پێکێنانی فراکسیۆنی هاوبەش و پشتیوانی لە یەکگرتنەوەی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان دەکات لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان. بە یەکگرتنەوەی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان هەم لە ئەنجومەنی نوێنەران و هەم لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانیش ژمارەی کورسیەکانیان بە شێوەیەک زیاد دەکات کە بەدەر لە ڕێکەوتن و تەوافقە سیاسیەکان دەتوانێت پرۆژە یاسا پەسەند بکات یاخود ڕەتی بکاتەوە. بێگومان ئەوەش دەبێتە هۆکاری تێپەڕاندنی قەیرانە سیاسی و ئابووری و یاساییەکان لە هەرێمی کوردستان و زیاتر چاودێریکردنی دامەزراوەکانی حکومەت و پێشکەشکردن و دابینکردنی زۆرترین و باشترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان.